سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆک و نوێنەری فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەبارەی یاسای هەڵبژاردنەکان و کۆمیسیۆن و دەستوور کۆبوونەوە تیایدا لایەنەکان بۆ چوونی خۆیان خستە ڕوو. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی پێیان وایە دەبێت هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و کۆمیسیۆن بەو شێوەی ئێستا هەیە بەردەوام بێت بەهۆی ئەوەی ئەگەر گۆڕانکاری لە کۆمیسیۆندا بکرێت ئەوە هەڵبژاردن ئەنجام نادرێت. هەر بۆیە داوا دەکەن ئەم دەستەی کۆمیسیۆن هەڵبژاردن بەڕێوەبەرێت. لەبارەی نووسینەوەی دەستوریش دەڵێن لە ڕابردوودا لیژنەیەکی بۆ پێکێنراوە و لەسەر 74 مادەی دەستوری نووسراوەتەوە بکرێت بە بنەمای نووسینەوەی دەستوری هەرێم. هەرێمی کوردستان بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن لەسەر بنچینەی هەر پارێزگایەک بازنەیەکی هەڵبژاردن هەبێت. هەڵبژاردنەکان بە پێی سیستەمی لیستی کراوەی سنووردار نیمچە کراوە ئەنجام بدرێت وەک لە یاساکەدا هاتووە. ژمارەی ئەندامانی پەرلەمان ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان کەم بکرێتەوە لەسەر بنەمای یەک کورسی نوێنەرایەتی 100,000 دەنگ بکات لە دانیشتوانی هەرێمی کوردستان. هاوشێوەی عێراق وەک چۆن لە بڕگەی یەکەمی مادە 49 دەستوری عێراقدا هاتووە سەبارەت بە کۆتای پێکهاتەکان تۆمارێکی تایبەت بە خۆیان هەبێ. پێکهاتەکان تەنها خۆیان دەنگ بە کاندیدەکانی خۆیان بدەن. ژمارەی کورسیەکانی پێکهاتەکان کەم بکرێتەوە بە ڕەچاوکردنی ژمارەیان لە هەرێم. ئێمە لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان دەستوری خۆی هەبێ و ڕەئیەکانمان لە چوارچێوەی چەند خاڵێک بە سەرۆکایەتی پەرلەمان داوە و لەگەڵ ئەوەی کە ئەو لیژنە 21 کەسیەی لە ڕابردوو هەبووە و 74 مادەی دەستوری نووسیوەتەوە ئە 74 مادەیە بکرێتە بنەما و لیژنەکە لەسەر بنەمای سازان بڕیار بدە. دەستوری هەرێمی کوردستان چوارچێوەی یاسایی پاراستنی مافی خەڵک و پێکهاتەکانی هەرێمی کوردستانی بەڕوونی تیابێ و ئازادیەکانی تیا پارێزراو بێ هەر لە ئازادی بیرڕاوە هەتاوەکو گشت ئازادیەکانی تر و ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوەی تەشریع بێ لە هەرێمی کوردستانە. پێمە وایە کە هەڵبژاردن پێویستە لە کاتی خۆیان بکرێت. ئەوە مافێکی خەڵکی هەرێمی کوردستانە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە پێکهاتەکان تۆماری دەنگدەرانی خۆیانیان هەبێ بۆی کە مافەکانیان باشتر پارێزراو بێ. لایخۆشیەوە پارتی و یەکێتی و گۆڕان پێیان وایە دەبێت کۆمیسیۆن دەستەیەکی تازەی بۆ هەڵبژێدرێتەوە و بەهۆی ئەوەی کاتی یاسایی بەسەرچووە و پێیان وایە دەبێت بە تەوافق بابەتەکان یەکلایی بکرێتەوە نەک بە زۆرینە و کەمینە. ویلایەتی ئەنجومەنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان لە 23/12 ساڵی 2019 وادەکەی تەواو بووە. بۆیە ئێمە وەکو قۆناغی یەکەمی بەر لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کەوادێ لە ساڵی ئایندەدا بەڕێوە بچێت پێویستیمان بەوە هەیە ئەنجومەنێکی تازە بەرمەبنای ئیستحقاقی ئینتیخاباتی 2018 پەرلەمانی کوردستان دروست بکرێتەوە بۆ ئەوەی ئەم پێکهاتەی پەرلەمانی کوردستان بە گوێرەی ژمارەی دەنگەکانی هەر لایەنێکی سیاسی و بە گوێرەی ژمارەی کورسیەکانی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان ئەنجومەنێکی تازە هەڵبژێردرێتەوە. سێ بابەتی گرنگ و هەستیارن کە پێویستە تەوافقی سیاسی لەسەر بکرێ. هەموو هێزە سیاسەکانمان بەیەکەوە بین هیچ کام لەم بابەتانە بە زۆرینە و کەمینە لە پەرلەمانی کوردستان هاتێناپەڕێت پێویستە تەوافقی لەسەر بکرێت. لەسەر بابەتی دەستور بابەتێکی گرنگە. ئێستاش هەموو کاتەوەمان ڕاگەیاندووە کە فەراغێکی دەستوری لە هەرێمی کوردستان هەیە. پێویستە هەوڵ بدەین بە هەموو لایەکمان کە هەرێمی کوردستان دەستورێکی هەبێ کە زۆر دواکەوتووی. پێمان وایە ئەبێ یاسایەکی تایبەت بە هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان دەربچێت لەبەرەوەی ئەو یاسایی کە لە ڕابردوو یاسای ژمارەیەک ساڵی 92 دەرچووە دوای ئەوەی 7 جار هەموار کراوەتەوە بەڵام کەم و کورتی زۆرە و ناتوانین بەو یاسا ئەگەر هەمواریشی کەین یارمەتی دەربێ بۆی ئەو کەم و کورتیانە کۆتایی پێبێنێ. هەرێمی کوردستان تاکو ئێستا خاوەنی دەستورێکی هەمیشەیی نییە و ماوەی یاسایی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمیش کۆتایی هاتووە. هەڵبژاردنیش کەمتر لە ساڵێکی ماوە بۆیە کارکردنی لایەنەکان بە ئاراستەی گەیشتنە ڕێککەوتن لەسەر پرسیارەکان بە جۆرێک لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێت پێویستە. بە تایبەتیش قەیرانی زۆر لە هەرێم هەن و پێویستیان با چارەسەرکردن هەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.